گەرمبوونی زەوی یان گۆڕانی کەش و هەوا یەکێکە لەو کێشە سەرەکیانەی کە سروشت پێیەوە دەناڵێنێت و مرۆڤ هۆکارە سەرەکیەکەیەتی. زانەکان هۆشداری دەدەن لەوەی لە چەند ساڵی داهاتوودا چیتر هەسارەی زەوی بۆ ژیان نەشێت. لە ئێستاشدا ساڵانە زیاتر لە 20 میلیۆن کەس بەهۆی گۆڕانی کەش و هەواوە ئاوارە دەبن و ژمارەکە ساڵ بە ساڵ زیاتر دەبێت. گەرمبوونی زەوی بە شێوەیەکی زۆر خێرا و بەرچاو ڕوودەدات و کاریگەریەکانی بەسەر کەش و هەوا و دیار دەسروشتیەکانەوە دەرکەوتووە. بەهۆی دروستبوونی بڕێکی ئێجگار زۆر لە گازەکانی گرین هاوس لە بەرگە هەوای زەویدا کە پێکهاتوون لە گازەکانی دوانۆکسیدی کاربۆن، میسان، نایترۆس ئۆکساید، ئۆزۆن، کلۆرۆفلۆرۆکاربۆن، کاربۆن مۆنۆکساید و سەلڤەر دایۆکسید. بەهۆی ئەم گازانەوە بڕێکی زۆری گەرمی لەناو بەرگە هەوای زەویدا کۆبەتەوە کە بڕەکە یەکسانە بە 400,000 جار تەقاندنی بۆمبێکی ئەتۆمی هاوشێوەی بۆمبەکەی هێرۆشیما لە ڕۆژێکدا و ئەم کردارە لە هەموو ڕۆژەکانی ساڵدا دووبارە دەبێتەوە و زیانێکی ئێجگار گەورەی لە سروشداوە. مەبەست لە گەرمبوونی زەوی یان گۆڕانی کەش و هەوا چییە؟ ملیۆنان ساڵ پێش ئێستا پلەی گەرمی زەوی 8 پلەی سیلیزی بەرزتر بووە لە ئێستا و پلەی گەرمی زەوی 23 پلە بووە. ئەو سەردەما ناو دەبرێت بە پێوەری بەرزترین پلەی گەرمی پێلۆنسی ئیۆنسی. زانکان ئەگەر بیانەوێت لە گۆڕانی کەش و هەوا کە بەهۆی مرۆڤەوە ڕوودەدا تێبگەن ئەوە ئەم پێوەرە بەکاردەهێنن. لە ئێستاشدا پلەی گەرمی زەوی 16 پلەیە. کێشەکە لەوەدایە لە ڕابردوودا بە تێپەڕبوونی چەندین هەزار ساڵ پلەی گەرمی زەوی بە 23 پلە گەیشت بوو، بەڵام ئێستا تەنها بە 150 ساڵ پلەکە نزیک بۆتەوە لە بەرزترین ئاستی گەرمی و ئەمە ژوای کردووە کەش و هەوای زەوی بگۆڕێت و چەندین ڕووداوی نەخوازرا و ڕوودات. هۆکارەکانی گەرمبوونی زەوی چین؟ چەندین هۆکار هەن بۆ بەرزبوونەوەی پلەی گەرمی زەوی، لەوانە دەرهێنانی نەوت، دووکەڵی ئۆتۆمبیل و کارگەکان، هەموو ئەو پیشەسازیانەی کە گازەکانی گرین هاوس دەکەنە بەرگە هەوای زەویەوە، بڕینەوەی دار و درەخت، گرنگی نەدان بە دارستانەکان، توانەوەی بەفری جەمسەرەکانی زەوی و ئینتەرنێت کە پێشبینی دەکرێت تا ساڵی 2030 ڕێژەی لە 120 دوانۆکسیدی کاربۆنی زەوی بەرهەم بهێنێت لەگەڵ چەندین هۆکاری دیکەدا. زۆری ڕێژەی دوانۆکسیدی کاربۆن یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی گۆڕانی کەش و هەوا. ڕێژەکە بە جۆرێکە کە بەرهەمهێنانی گازی دوانۆکسیدی کاربۆن لەلایەن مرۆڤەوە 100 جار زیاترە لە کاریگەری هەموو گڕکانەکانی زەوی بەیەکەوە. تێکڕای بڕی فرێدانی گازەکە لەلایەن گڕکانەکانەوە تەنها 0.3 گێگاتەنە لە هەر ساڵێکدا. بە پێچەوانەوە تەنها لە ساڵی 2018دا بڕی 37 گێگاتەن لە گازەکە لەلایەن مرۆڤەوە بەرهەم هاتووە. لە 12 ساڵی ڕابردوودا بڕی بەرهەم هاتووی گازەکە بەهۆی چالاکیەکانی مرۆڤەوە یەکسانە بە ڕووداوی نەیزەکی چێکسلوبی 16 ملیۆن ساڵ بەر لە ئێستا کە زانکان وای مەزەندە دەکەن لە نێوان 425 تا 1400 گێگاتەن دوانۆکسیدی کاربۆنی بڵاو کردبێتەوە. بەپێی لێکۆڵینەوەیەکیش کە لە ڕۆژنامەی نیوزویکی ئەمریکیدا لە 4 2019دا بڵاو کراوەتەوە، زەوی پێویستی بە 10 ملیۆن ساڵی دیکەیە بۆ ئەوەی بگەڕێتەوە بۆ قۆناغی پێش گۆڕانی کەش و هەوا. کاریگەریەکانی گۆڕانی کەش و هەوا بەسەر زەویەوە. گۆڕانی کەش و هەوا دەبێتە هۆی دروستبوونی چەندین ڕووداوی وەک نقمبوونی یەک لە سەرسەی وشکانی زەوی بەهۆی توانەوەی بەفری جەمسەرەکان، سووتانی دارستانەکان، دروستبوونی بورکان، لافا و زریان، بڵاوبوونەوەی ڤایرۆس، بێپیتبوونی زەوی، بڵاوبوونەوەی برسێتی و قات و قڕی، کونبوونی چینی ئۆزۆن. هەروەها دەبێتە هۆی ئاوارەبوونی ملیۆنان کەس بە جۆرێک کە تەنها لە ساڵی 2019دا 24 ملیۆن کەس ئاوارە بوون کە بەهۆی 1900 ڕووداوی پەیوەندیدار بە گۆڕانی کەش و هەواوە ئاوارە بوون. هەروەها ساڵانە ئاستی ئاوی دوورگەکانی نزیک زەریای هێمن بە تێکڕای 12 میلیۆن بەرز دەبێتەوە. بەم هۆیەشەوە 8 دوورگە ژێر ئاو کەوتون و پێشبینی دەکرێت تاوەکو ساڵی 2100 نزیکەی 50 دوورگەی دیکە ژێر ئاو بکەون. ڕێکخراوی وێڵد واید فەندیش لە راپۆرتێکدا دەڵێت بەهۆی گۆڕانی کەش و هەواوە چەندین جۆری تایبەت و جیاواز لە گیانلەبەر و ڕووەک پێش کۆتایی هاتنی ئەم سەدەیە لەناو دەچن. دارستانەکانیش بێبەژنین لە زیان و بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەی گاردیان دارستانە کەمەرەیەکان بە ڕێژەی 1/3 کاربۆن کەمتر هەڵدەمژن بە بەراورد بە ساڵی 1990. ئەمەش بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرمە و
بڕینەوەی داری دارستانەکان ئەگەری ئەوە هەیە لە داهاتوودا دارستانی ئەمازۆن ببێتە سەرچاوەی گازی کاربۆن. گۆڕانەکە لە دیدی زانەکانەوە زۆر ترسناک و گەورەترە لەوەی دەردەکەوێت بە جۆرێک کە زانا و پرۆفیسۆری بەناوبانگی فیزیا ستیڤن هاوکینگ بەر لە مردنی لە ئوستورالیا ڕایگەیاند کە تا 1000 ساڵی دیکە مرۆڤ پێویستە شوێنێکی دیکە بدۆزێتەوە بۆ ژیان وەک ئاماژەیەک بۆ مەترسیانەی لەسەر زەوی هەن هەم لە ناو بەرگە هەوای زەوی و هەمیش لە دەرەوەی بەرگە هەوای زەوی وەک دیار دەگەردونیەکان. بەهێزترین چەک و چۆنێتی چارەسەرکردنی گۆڕانی کەشوهەوە تۆمار کرۆسەری توێژەر بە ڕۆژنامەی ئیندیپێندێتی ڕاگەیاندووە کە چاندنی درەخت بەهێزترین چەکی دەستی مرۆڤە بۆ ڕێگاگرتن لە گۆڕانەکە. پێشنیاری چاندنی 1 ملیار درەخت دەکات و پێی وایە لە 10 ساڵدا گۆڕانکاری گەورە لە ڕێژەی دوانۆکسیدی کاربۆن لە بەرگە هەوای زەویدا ڕوودەدات. جگە لە دارچاندن چەندین ڕێگەی دیکەش هەیە وەک گۆڕینی سیستەمی کارکردنی ئۆتۆمبیل لە گاز و بنزینەوە بۆ کارەبا و سوود وەرگرتن لە وزەی خۆر و کەمکردنەوەی ڕێژەی خۆڵ و خاشاک و پلاستیک بەگشتی بنبڕکردنی سەرچاوەکانی بەرەمهێنانی گازەکانی گرین هاوس. لە جیهاندا و لەسەر ئاستی وڵاتە گەورەکان هەستیان بەم مەترسیانە کردووە و بە ڕێگا و ڕێکاری جیاواز هەوڵی باشکردنی دۆخی ژینگەی زەوی دەدەن. بەڵام ئەوەی جێگەی تێڕامانە ئەمریکا کە یەکێکە لە گەورەترین وڵاتە پیشەسازیەکانی جیهان لە ڕێکەوتنی تایبەت بە پاراستنی کەشوهەوا کشایەوە. بێگومان پیسبوونی ژینگە پەیوەندیدارە بە هەموو وڵاتێکی گەورە و بچووکەوە هەر ناوچەیەک بە ئاستی گەورەی خۆی بەرپرسیارە لە پیسکردنی ژینگە. لێرەدا ئەو پرسیارە دروست دەبێت کە ئاخۆ باشووری کوردستان چی کردو بۆ ڕووبەڕووبوونەوەی پیسبوونی ژینگە و کەمکردنەوەی گازە ژەهراویەکان لە ژینگەکەیدا.